لەگەڵ هاتنی وەرزی بەهار گزوگیا و میوەی بەهاری بازاڕیان پڕ کردووە. فرۆشیارانی گژوگیا و میوەی بەهاری بازاڕیان گەرمە و دەڵێن خواستێکی زۆر لەسەر گژوگیا و میوە بەهاریەکان هەیە. ئەو جیای بەهاری ئەنواعی گەلک زۆرە، هەمووش دەرمانە، هەموو کوردەواریە، نزیکەی 20 ڕۆژ دەبێ ئەو جیانە دەرچووە. ساڵی یەکێک لەوانە کنگرمان هەیە 2 بە 5، یعنی بە 2 نیویە. کاردی هەیە 4 نەوع کاردی هەیە، کاردی قوڕێ هەیە، کاردی بەرخۆڵە هەیە، کاردی ڕیشە هەیە، کاردی شاخیش هەیە. هەر 4 نەوع یارەکە سعرەکە. کاردی بەرخۆڵە لە هەمویان گرانترە. دائما بە 4.5 بە 5 بە 6، ڕیشە بە 3.5 هەتا 4. کاردی شاخی بە 2 بە 1500 تا 2. هەر ناوچە و کاردێکی دەخوا. ستا ناوچەی خۆشناوەتی جێبەرخەی دەخوا، ناوچەی بەڕانەتی ڕیشەی دەخوا، برێن ئەوها هەر برێن ناوچە و کاردێکی بەناوبانگە ئەوی دەخوا، حەزی لەو نەوع کاردیە. برێن لای بادینان حەزیان لە کاردی شاخیە، ئەو نەوعی دەخوا. جاشکەمان هەیە پێ دەڵێن ئەستێریک ئۆلۆ قووەتی زۆر باشە، عینی زەر دەکرێت، لە ڕوونی دەکرێت دەخۆی. جا برژەمان هەیە 7 دەرمانی پێ دەرێن، عینی زەر دەکرێت، لە ڕوونی دەکرێت دەخورێت. گۆرمزەمان هەیە عینی زەر دەکرێت، بە مەرەگەش دەخورێت. جاشکەمان هەیە ئەوە تاریشک، ئەوە تاریشکە دکتۆر دەرێ 70 دەرمانی 70 دەردی دەبێت. هەرچی دیابە لە قەلبی ناری ئەو تاریشکە. جیاشکەمان هەیە پێی دەرێن هەندرێشە، ئەوە دەرنەچووە، ئەوە لەوانەیە لە ناو ڕەمەزانی دەربچین. هەندرێشە زۆر بە ئیسیفادەیە. لوشەشمان هەیە، ئەویش هەر لە ناو ڕەمەزانی دەرەچین. سوریازەش هەیە. ئەو جا گۆڕی بەهاری نەوعیاتی گەلک زۆرە. ئەو توالەیە بە سلێمان دەرێن، توالە بە هەولێرش دەرێن تەقەلە. ئەوەی سووری هەیە و ئێرانیشی هەیە. فەستەکانی وێن دەر دیارە بەهاریەکانی وانێن زوو پێڕادەگا، بەهاری ئمە سارترە. ئیمە لێەوە هەگرانیشە، سعیان بەڕاستی گرانە، بەڕاستی لێ خەڵک داوا دەکات دەبی پیاکەین، زۆر بەکەمی دێ. ئەوەش هەر فراولەکەیش مسری هەیە و تورکی هەیە، بەس ئەو دۆشیان باشە. ئەوانیش فەسلیان ئەو گەڵازەش وڵا تازە پێیا بەوانش تقریبان چولەیەکە چولەیەک و چارێکەکە داوای 100 ساڵی دەکە لە گومرجێ. ئەمە بەجێ دەین، ئەو جیانە تقریبان 5000 و 4000 دەیفرۆشین. ئەو توالەشە لە گومرگی دێ لەوێن بە 9000 بە 10000. لێرەش وڵایی تقریبان 15 و 13 و 12 و بەجێرەی ئەسعارەکە، یعنی ئەگە بە سەریع زوو فرۆشی باشتر نەک لەبەر کەوم. چەند ڕێواسەیە دەبتە مانجی چار لەگە ڕێواز پیادەبی کە ئەو بەفر و سەرمایی بڕک گەرمایی لێ بدا شتێکی خۆمان پێڕادەگا. ئەو گژوگیا بەهاریانە لەگەڵ ئەوەی تاموچێژێکی تایبەتیان هەیە، دکتۆرێکی گیادەرمانیش دەڵێت ئەو گژوگیا بەهاریانە بۆ چارەسەری جۆرەها نەخۆشی بەکاردەهێنرێت. بە گشتی سوودەکانیان باس بکەم، هەر هەمویان با بڵێن یەک لە سیفاتەکانیان ئەوەیە کەەوە دائیمەن
دژە شێرپەنجەنە یعنی با بڵێن لە بەروی مادەی ئەنتی ئۆکسیدانتیان تێدایە ئەو مادانەوا دەکە هەر خانەیەکی ناسروشتی یا خانەیەکی غێر تەبیعی لە لاشەی ئینسان هەبێ لە ناوی دەبا یان لێ ناگەڕێ خانەی شێرپەنجە دروست بێت وەکو پارێزگاریەک هەروەها زۆر بەشیان ڤیتامین سییان تێدایەوە زۆر بەشیان هەڵگیری با بڵێن مادەی دووەمینە کە پێڵێن سێکەندەری پرۆدات کە لە سێ پێکاتی سەرەکی پێک دێتن ئالکەلۆیدی تێرپینۆدی فینۆلی کۆمپاون کە ئەو سێ مادەیە دەوری دەرمان دەبینی دەوری با بڵێن نەهێشتنی نەخۆشیەکان دەبینی وەکو دژە بەکتریا ئیش دەکەن وەکو دژە کەڕۆ ئیش دەکەن وەکو دژە ڤایرۆس ئیش دەکەن بۆیە کاتێکە تۆ هەر خواردنێک لەو خواردنە بەهاریانەی کە لە خۆڕستەکە دەخۆی دەرمانخانەیەکە بۆ خۆی یاخود با بڵێن دەتوانین بڵێن وەکو دەرمانێک بەکاردێ لێ هەم خواردنە هەم دەرمانە کە ئێمە کە سەوزە بەهارێک دەخۆین هەم خواردنمانخوا لەبەر سەرچاوی پرۆتین و کاربۆهیدرات و چەوری تێدایە و هەم بە هەمان شێوە سەرچاوی دەرمانیشە لە هەپاڵ ئەوەش سەرچاوی چەندین توخمەکانە وەکو زینک و سۆدیۆم و کۆنەتپاسیۆم و کالیسیۆم مەگنیسیۆم ڤایتامینەکان B6 و مەسەلەن ڤیتامین B12 و ڤیتامین ئەنوا ئەشکال زۆرەکانی ڤیتامینیان تێدایە زۆربەی زۆریشی ئەوانە تەبعاً کە بەکاردەین ئێمە لە بۆ نەخۆشیەکانی قۆڵۆم بەکاردەهێنین لە بۆ نەخۆشیەکانی سیەکان بەکاردەهێنین وەکو هەوکردنی سیەکان لە بۆ هەناسە تەنجی بەکاردەین لە بۆ کێشەی گەدە بەکاردەین ئێستا بۆ نمونە مەسەلەن ئێمە گەزگەزکە بەکاردەین لە بۆ کێشەی گورچیلا مەسەلەن کوزەڵە بەکاردەین لە بۆ کێشەی گورچیلا جاترە بەکاردەهێن لە بۆ کێشەی گەدە و هەناسە مەسەلەن لە بۆ کێشەی قۆڵۆنیش بەکاردەینین مەسەلەن نعناع و پونگە بەکاردەینی لە بۆ مەسەلەی ڕیخۆڵە و با بڵێن بەو شێوەیە ئێمە تۆلکە کە بەکاردەینی لە بۆ زۆرشە تۆلکە دەرمانخانەیە لە ماڵەوە یەک لەوانە چارەسەری کێشەی قەبزی دەکات ئەوانەی کە کێشەی قەبزی قۆڵۆنیان هەیە کە تۆلکە دەخۆن قۆڵۆنیان پاک دەکاتەوە خاستن ئەوانی کە قەبزی با بڵێن درێژخایانیان هەیە ئەتوانن لەو ڕۆژە زۆرترین تۆلکە بەکاربێن تاوەکو کێشەی قەبزیان نەمێنێتن هەروەها تەبعەن ئەوانی تریش مەسەڵ وەکو دۆمبەڵان سەرچاوەیەکی وزە بەخش و خواردنێکی بەتامە وە گران بەهاشە لای خەڵک تەبعاً وەکو با بڵێن یەک لە سیفاتەکانی کە زۆری هەیە بەڵام وەکو لۆچاو زۆر باشە هەم وەکو دەرمان لێ دروست دەکرێت هەم وەکو خواردنیش کەتەوە دەیخۆی چاوت بەهێز دەکە یان دەیپارێزی لە دابەزینی چاو. بەشێک لە گژوگیا و میوەی بەهاری بەهۆی سەرما تا ئێستا پێنەگەشتوونە کەچی هەر خواستێکی زۆریان لەسرە بۆیە بەشێک لە میوەکان لە دەرەوە هاوردە دەکرێن ئەوە ژوای کردووە نرخیان زۆر بەرز بێتەوە. سۆلین حەسەن کەناڵی کورسات هەولێر.